سڵاوم کاتتان باش وەگاشکرایە هەموو ساڵێک کە دەچینە وەرزی گەرمە زۆر یا لە هەندێک شوێن ڕووداوی ئاگر کەوتنەوە ڕوو دەدا لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە تەواوی هەرێمی کوردستان و تایبەت لە شاری هەولێر ڕێنمایی دەردەکەن بۆ هاوڵاتیان کە چۆن لەم وەرزی گەرمایەدا پابەندی ڕێنمایەکان بن ڕێنمایەکانی بەرگری شارستانی لەگەڵ ئەوەشدا لە کاتی وەرزی درێنەدا زۆر جار بەتایبەت لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو زۆرترین ڕووداوی ئاگرکەوتنەوە لە سەردەغڵودانی خەڵکیدا هەبووە. ئێمە دەمانێت بزانین بەرگری شارستانی هەولێر چۆن خۆی ئامادە دەکات و پلانی چییە بۆ هەردوو تۆرەکە. من ئێستا لەگەڵ ڕایەتی سەرکەوت کارڕەش وتەبێژی پۆلیسی بەرگری شارستانی هەولێر کاک سەرکەوتم کاتت باش ئەدەبێ بپرسم بۆ ڕۆژانی جەژن پێشووتریش ڕێنمایی تا ڕەنگە بەڵام بۆ ئەم جەژنە چ ڕێنمایەکتان هەیە لەو حاڵاتیانەی کە مەبەستی سەردان و گەشت و سێران ماڵەکانیان تێدڵ؟ بەڵێ بەخێر بێن لە هەموو بۆنە و یادەکاندایە بەرگری شارستانی لە تەواوی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای هەولێر دەکەوێتە حاڵەتی ئامادە باشی لە بەرەوەی خەڵکانێک دەردەچن لە ماڵ یاخود هەر بۆنە و ئاهەنگەکە بێتن خەڵک لە شوێنە کۆ بێتەوە بۆ ئەوەی هیچ ڕووداوێک ڕوونەدا ئەگەر ڕووداوش ڕوودایە بۆ بێبەت و زووترین کات دەوتیمانە بگەنە شوێنی ڕووداوەکە قەبارە زیانەکان کەم بکەنەوە. جەژنی ڕەمەزانیش وەکو بۆنە و پیرۆزەکانە لە دوێنێەوە تەواوی هێزەکانمان کەوتونەتە حاڵەتی ئامادەباشی لەبەرەوەی ڕۆژانی جەژن خۆتان دەزانن هەرچەندە پەتای کۆرۆنا و بڵێ ینی ئیلتیزامات هەیە خەڵک زیاتر دەرنەچن بەڵام ئەمەش ناکەدا ئێمە هەدەبی خۆمان ئامادە بکەین و خەڵک دەردەچی بۆ گەشتکە ڕێنماییمان بۆ هاوڵاتیانوێ ئەگەر دەرچوون لە ماڵەکانیان بەر لە دەرچوونیان چاودێری ماڵەکانی خۆیان هەموو بکەن و دڵنیابن لەوەی کە هەموو کارەباییەکانیان کوژانتەوە ئەو ئامێرانەی کە شەحنە بە تایبەت لەسە کارەبا بە جێمێلم بڕۆنە تا ئێوارە دێنەوە سپلیتەکان محاولە بکەن مبەڕیدە پێ نەبێت ئەمانە هەمووی هۆکارن ساڵانە ڕوودا و لێ ڕوودەدا شۆتێکی کارەبابی ئەو لە ماڵ نێ دەبێنی دێتەوە ماڵەکەی هەموو سوتاوە. لە بۆنە و ئاهەنگەکان بە تایبەت لە وەرزی بەهار و بگرێت لە وەرزی گەرماش زۆرترین ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان ڕوودەدا خاوەنەکەی لە ماڵ نییە. ئەمەش هۆکاری ئەوەیە کە بەجێهێشتی ئامێرە کارەباییەکانە زیاتر بە پلەیەک لە ماڵەکانیان دەبێتە هۆی ئەوەی ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوود و زیانیشی زۆریان بەربکەیت. سەرکەوت جگە لەو با بڵێن کوژاندنەوەی کەلوپەلی کارەباییەکان بەڵام بۆ غاز چیتان هەیە؟ غازیش بە هەمان شێوە تۆ دەبیت دڵنیابێت لەوەی کە ئایا لە چێشتخانەکە ئەو غازە کوژایتەوە یان وا سیستەمی LPG هەیە ئێستا زۆر لە ماڵان بەکاری دێن و دایان هەیە بۆ سیستەمی سارد و گەرمی دەبێت دڵنیابن لەوەی کە قوفلی سەلامەتیەکەی تەواوە و هەروە لە قوفلی ڕێیسیش ئەو LPG کە لە ماڵ هەیە و لە سەربان لەوەدا دەندرێت بگیرێتەوە لە بەرەوەی خۆی لە ماڵ نییە. غازی LPG غازێکی مەترسیدارە خێرا تەقینەوە ڕوودەدات. ئەمە یەک لە هۆکارەکانەوەی کە دەبی زۆر ئەوانەی بەکاری دێنن ئاگداری بن و دایکان خوشکانیش ئەوانەی کە دەڕۆن دڵنیابن لەوەی دەربەردە لە دەرچوونیان ئایا لە چێشتخانەکان قرینە غازەکە بوتڵە غازەکە لە شوێنێکی سەلامەتە و تەباغەکە گیراوەتەوە چونکە ڕووداویشە بۆ ڕوویداوە دایکان باوکان لە ماڵ نەبوون و منداڵی بچووک لە ماڵ بوونەوە غازیان بەکارهێنا و بەداخەوە ئاگرکەوتنەوە ڕوویدا و منداڵەکان جانیشیان لەدەستداوە. سەرکەوت جا پرسیارمێ لە ساڵانی ڕابردووم ڕووداوی زۆر هەبوو لە سوتانی دەغڵودان. ئێوە پلانتان چی بۆ بەرگری شارستانی چونکە ئێستاوا دەچینە وەرزی گەرما ویستە وەرزی درێنە؟ بەڵێ پلانمان بۆ وەرزی درێنە لە 15/5 دەست پێ دەکات ساڵانە. تیمەکانمان دەردەچن بۆ هەموو قەزا و ناحیانەی کە بنکەی بەرگری شارستانی تێدانی. ئەمە پارێزگای هەولێر لە ناحیە شەمامکانی قرژاڵە دارە شەکران قەزای خەبات قوشتەپە لە هەموو شوێنەکان تیمی جێگیر دادەنێن لە ناو ناحیەکانیان بنکەی پۆلیس تاکو بەرواری 1/7 ئەو مەوسمەی وەرزی درێنە کۆتایی پێنێت تیمەکان من ناگەڕێن و ئەمەش بۆ سەلامەتی براجوتیارەکانە بۆی ئەگەر ڕووداوێکیش ڕوویدا ئاگرکەوتنەوە تیمەکان نزیک بن یەکەم تیم بگاتە شوێنەکە ئەگەر پێویستی بە هاوکاری بوون جا تیمەکانی تریش بە پیرامە بچن. دیگەڕ وڵاتانی جوتە لەبوو ئەمە وتەبێژی بەرگری شارستانی هەولێر باسی لەو ڕێنماییانە کرد کە هاوڵاتیان لە ڕۆژانی جەژن کە دەستنە دەرەوە چۆن چاودێری و پێداچن و بە کەلوپەلی کارەبایی و ئاگرەکانی ماڵەوانی بکەنەوە باسی کرد چۆن ئامادەکاریان کردەوە بۆی چاودێری وەرزی درێنە بکەن.